بەرەبەیانی ئەمڕۆ سعات کاتژمێر 6 ئاگدارکردنەوە لە ڕووداوێکی هاتوچۆ کە تەمان لەگەدارکردنەوەی کە ئاگدار کراینەوە ئەو ئامۆزای ئێمە بە ناوی سەمیح باعیسکەوە گەنجێک بوو خێزاندار بوو خاوەنی دوو منداڵ بوو گەنجێکی کاسبکار بوو وەکو هەر گەنجێکی کاسبکاری ناحیە سرێشمە و ناوچەکە تەمان ڕەوان شاد لە نێودەوڵەتی دەواازی نێودەوڵەتی حاجەمەران کاری باهەگوستنەوەی دەکرد تەبان بە حکومی ئەوەی کەوا شوێنەکە هەندێک دوورە لە ناحیە سرێشمە و دوو لە هەواڵی لەگەلدا بوون ئەو برادرانی کە لەگەلی بەڵێ ئەوانش هەر خەڵکی سرێشمن هەر ئامۆژای ئێمەە تەبان باکسەمێ گوتە گەنجێکی لە دراشین و گەنجێکی ڕخۆش بوو گەنجێک بوو کاسبکار بوو گەنجێک بوو کێشەی لەگەلی کەسێک نەبوو بەڵام ئەو ڕووداوێکەوە ڕوویدا ئەو هەوڵانێکەوە لەگەلی دابوون خۆشببختانە ئەوان سەلامەتن و ئێستا لە نەخۆشخانی ئاشتینە باشە بەس لەواکرێک ئەوانش لەگەڵی بوون هەر شۆفێری بار هەڵگر بوون کە ئۆتۆمبیلی خۆیان لە دەواازی حاجومەران بڵێ بێک ئۆتۆمبیل ئەگەڕانەوە بڵێ زۆر جاریواتەمان بەخۆی پیشەکەەوە بەیانیان دەبی زوو بگەڕن ئەو شوێنێکەوە دەواازی نەوەی حاجومەرانە جاری وایە ئەو هاوڕیانی ئەو برادانێکەوە لەگەلی دانا سارە خۆیان لێوێن دەربەزی دێرن چووکە سارەشی وشگوتە جاری وایە باریشان هەیە بەڵام بە حکمەوەی ڕەنگە نەگەنە شوێنی بەبەست سارێخوانە بەجێ دێرن جالویە بڵێ بێک ئۆتۆمبیل هاتوچۆ دەکەن لەوێندن دادەبن سارێخوان دینە خوارێ بەڵام الحەمدوللا ئەوان سەلامەتن باشن دروستیان بڵێ ئەوان الحەمدوللا سەلامەتن باش زۆر سپاس سەلامەت